نسیمەنی پەریزانم کارناسی باڵای ڕەوانناسی لە خزمەت و دام هەر کات کە دەم هەیە بێم ڤیدیۆیەکی تۆمار بکەینەوە بۆنگۆی نیشان بدەین بیر لەوە دەکەمەوە کە چ شتێک گرنگایەتی هەیە بە چ شتێک دەتوانێت بە کەلکینگۆ بێ بە زیاتر حەول دەدەم لەو تەجروبیاتەی کە لە دەروونناسیدا هەموو لەو دەوروبەری خۆم دیتومە ئەو شتانە باس بکەم و ئاوا دا میدیایەکی گەورەدا دە لاپەڕێکی ئاوا گەورەدا باسی لەسەر بکەم و ئیشەڵڵا ئەنگۆشتی و کەڵکی لێبەرگرن. ئەوێ ڕۆژێ لە دەرێ بووین دانیشتبووین بێنگۆ ناخۆش تمشام کرد ئەو ماڵی جیرانمان کە لە پەنایمە دانیشتبوون منداڵێکی چکۆلەیان هەبوو کوڕە جنیوی دەدا وە گەورەکان قاقا پێی پێدەکەنین بە فشیان پێدەکرد بە تەحریکیان دەکرد کە منداڵە جنەیەکی زیاتر بدا و پێی پێدەکەنین و منداڵەش ئەسڵەن لەزەتی لەو شتە دەبر بە شەهایەکی ناحەزی بەکار دەبر بە ئیحترامی بە گەورەکان دەکرد و خۆشەوە بوو کە مەسەلەن ئەگەر بە یەکی دیکەی دەکرد ئەوانی دیکە بە عەرزیدا دەکەوتن لەبەر پێکەنین دوای دەینا جنێ بە یەکی دیکە دەدا ئەوان دیکە دەکەوتن. ئەمن لەو لەحزەیەدا زۆر داخێکی گران هاتە سەر دڵم بەزگم بە منداڵەکە سوتا چونکە دوو دانە خەتا بەر ئەو منداڵەوە دەکرا یەک منداڵە بۆی عادی دەبێت کە لەودەگی بکە قسەی ناحەز بکە ناحەز بجوڵێتەوە ناحەز ڕەفتارێ بکە ئەوە هەڵەیە کە تۆ فێری دەکەی دووەمی شت فێر دەبێت کە بەرابەر گەورەکانی دمدرێژی بکە و کاتێک کە گەورە دەبێ و ئەگەر دمدرێژیکەی کردەوە چوو لە مەدرسەی بەرابەر معلیمەکەی بێ ئەدەبێکی کرد چوو لە محیتی کارەکەی بەرابەر ڕئیسەکەی بێ ئەدەبێکی کرد ئەو دەمیدی کەس نەپێ پێ بکەنێ ئەو دەمی ژیان زۆر پیس ناحەز جوابی دەداتەوە و منداڵ تاوانی شتێک دەداتەوە کە تۆی گەورە ساڵ فێرت کردو تمشا دەکەی منداڵە گەورە بۆ دوایە ئەگەر جەمعەکە ناخۆشە جەمعەکە ئارامە هەر بە حەستی منداڵی گەڵالان شاید ئەگەر جنێوێ بدەم بە احترامی بکەم خۆشمەزەگیەک بکەم بە قەولی کوردەواری ئەوە جەوەکەم خۆش کردو هەمووە پێکەنین دەکەون و منداڵە هۆشینێک کە فەقەت ئەگەر چکۆلەیە ژیکەڵەیە عالم ئاوای بەرخورد دەگەڵ دەکا تۆ ئاموزشێکی خراپی دەدەیە بە زۆر گرانە یعنی منداڵ قوربانی ئەو ماجرایە کە شتەکەی فێر کراوە دوایش بە لێدان شتەکەی لەبیر دەبەنەوە بۆ وای لێ دەکەن. ئەگەر دەتان هەوێت لە ئایندەدا منداڵێکی مؤدەبتان هەبێ منداڵێکتان هەبێ کاگەر لە جگایە کاتە ژوورێ جوان سلاوێ بکە جوان قسان بکە حرمەتی گەورە چکۆلەی بزانێ و دایک و بابی خۆشەویست هەمیشەش دووکەڵێوشە زیاتر دەچاوی خۆتدایە چونکە گەورە ئەترافیان واقعانە و کاتێک کە منداڵی تۆ بێ ئەدەبە بێت تربێتە جوان قسان ناکە دووری لێ دەکەن ئەتۆی کە ئەو منداڵە هەر منداڵی تۆیە ئەتۆی کە ناتوانێ و منداڵە فڕێدەی و ئەو منداڵە ئەگەر ئاسەوارێکی خراپ شێو و ڕەوشتێکی خراپ دەڕەفتاریدا بێت دەجوڵانەوەکەیدا بێ 100% مشکلەکەی بۆ خۆتە پس هەتا ئەگەر تمشا دەکەی دەوروبەریکانیشت بەو شتانەی فێر دەکەن بەو شتانە پێدەکەنن ئەتۆ دەنگیان بدا شوخی نییە بەحەز تربیەتی یەک دانم ئینسانە بەحەز یەک عمر ژیانی یەک ئینسانە ئەگەر دەروونناسەکانی جرم و جەنایە دەگەر دەچن لە زیندانەکان و ئەگەر پرسیاریان لێ دەکەن و مصاحبەیان دەگەڵ دەکەن تمشا دەکەی ڕیشەی هەواوی ئەو بەزەهکاریانە ڕیشەی تەواوی کارەکانیان دەگەڕێتەوە سەر منداڵەکەیان شێوازی پەروەردەکەیان ئەو محیتی کە منداڵە تێیدا گەورە بۆ پس تعارفت نەبێ ڕوودەڕوایسید نەبێ واقعا منداڵ بە جنێودانەکەی پێمەکەنە بە بێ ئەدەبیکردنەکەی پێمەکەنە بۆی کە بێ ئیحترامی بە و بەو دەکا پێمەکەنە چونکە تۆ ئەگەر ئەو کارت کرد دەبێت لە داهاتوودا زۆر بە ناخۆشی بەتاڵی بە ئەندازەی تەباهبوونی ئایندەی منداڵەکە تەباهبوونی کەسایەتی منداڵەکە جواب بدەیەوە. پس زۆر بەقایمی بەرامبەر ئەو کەسانێک کە فێریشی دەکەن بڵەخایش دەکەم دەگەڵ منداڵم منە و جوورە قسان مەکەن و منداڵەکەتان ئەگەر قسێک بە ئاکارێکی کرد کە پێتان خۆشە دە گەورە ساڵیدا هەیبێ لە العاغا پێشی بگرن. دەو بەرنامەیەدا چیدی کە ئازێتون ناکەم هیوادارم کە بەختەوەر سەرکەوتوو و موافق بن ئینشاءڵڵا بنەماڵەیەکی تەواو ڕەباتان هەبێ تا بەرنامەیەکی دیکە هەمتان بە خوتای گەورە دەسپێرم.